بەداخەوە خۆی بەخۆی هەموو قێرانەکانی کوردستان بوونە هۆکاریەوەی ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و کەرتی وەبەرهێنان بە تایبەتی پاشەکشێ بکات بەڵام ڕیفراندۆمیش گورزێکی کوشندەیە لە بواری وەبەرهێنان و واروەها لە پرۆژەکانی وەبەرهێنان لە سەرتاسەری کوردستانە. ئێمە دەستکەوتمان تەنها پرۆژە نەبوو لە سەرخانی کوردستانە یاخود لە ژێرخانە، تەنها دەستکەوتەکانمان ئەوە نەبوو، دەستکەوتمانەوە بوو چەندین سەرمایەداری باش لەم هەرێمەیە بە هەوڵ و هیممەتی کاربەدەستانی حکوومەت لە ماوەی ڕابردووە دروست بوو، بەڵام بەداخەوانێ بەهۆی ئەو وەزعە ناسەقامگیرە چاوەڕوان نەکراوە کە ڕووی کردە هەرێمەکەمان ئێستانا وەبەرهێنەرەکان سەرڕای ئەوەی کە پرۆژەکانیان ئەوەستێنن کۆجەکەن بەرەو شوێنەکانی تری عێراق بەرەو شوێنەکانی تر لە دەروی کوردستان وەبەرهێنانەکەن. بۆیە وەبەرهێنان لە دۆخێکی زۆر خراپان، وەبەرهێنان خۆی بۆ خۆی لە دۆخێکی خراپایە. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە چاوەڕوانی ئەوەکەین کە بەڕاستی کۆبوونەوەکانی ئەنجومەنی باڵای ئابووری وەبەرهێنان دەست پێ بکرێتەوەوانێ بۆ ئەوەی ڕێگری بکەین لەسەر ئەو پاشەکشە گەورەی کە بەسەر ئابووری هەرێمەکەمان هاتووە، چون بۆی ئەو وەزعی کە لەسەرمان جێگیرەکرێت و ئەمەی کە ئێستانە بەڕاستی هیممەتی هەموو لایەکیوە من داواکەم هیممەت بکەین وەزعەکانمان لەگەڵ بەغایە بگەینینەوە ئاستێکی پێویست دانیشتەکان پەلە بکرێ لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوین بۆی شارەکانی کوردستان بەو قووەت ئابووری کە هەمان بوو بەرامبەر بە شارەکانی تری عێراق ئێمە نەبین بە قەزاوان ببن بە شاری گەورە. وانێ پارێزگای هەولێر پشکی گەورەی بەرەکەوێت لە ساحە 67 ئێمە پاشەکشێمان هەیە لە بواری وەبەرهێنانە لە پرۆژەکانی وەبەرهێنانە لە دابەزین نرخە یعنی یەکەیەکی نیشتەجێبوون بچووکترین نمونەیە یاخود هەر بابەتێکی تری وەبەرهێنان لە هەولێر لە 167 کەمی کردووە کورتێناوە، لە سلێمانی لە 155 کورتێناوە تا لە دۆکیش لە 140 بۆ لە 150 کورتی طبعا دۆک بۆ کەمی بەرەکەوێ کەمی هەیە پرۆژە. هەولێر زۆر گەورەی هەیە شتی گەورەی هەیە ئەوە پشکی گەورەی بەرکەوتووە. طبعا دیارە ئێمە لێشتا ناشارینەوانێ ئێستانا خەریکە ئومێدێک ئەگەڕێتەوانێ ئومێدێک ئەگەڕێتەوە بۆەوەی کە یعنی لە هەر سنوورێکەوانێ شەڕ و پێکدان کەم بێت لەو سنوورە ئومێد ئەگەڕێتەوانێ. ئێمە هیوادارین شەڕ و پێکدانەکان ئەگەر تەساڵح بکرێت لەگەڵ ناوەندا ئێمە توانین باڵانس بگەڕینەوە.